لە ڕاستیدا ئەوەی هەیە لە پشتی منەوە خۆپیشاندانی مامۆستایانە لە بەرامبەر موچە لەم هەفتەیە ئەمە دووەمین ڕۆژە خۆپیشاندانەکانیان بەردەوامە و داواکاری سەرەکی ئەو مامۆستایانە دابینکردنی موچەی دوومانگی ڕابردووە. ئەمە لە کاتێکدایە کە بەپێی یاساکانی یونیسێف پێویستە مامۆستایان و خوێندکاران قوتابخانەکان یەک مانگ کەمتر ئەگەر زیاتر بەردەوام بوو ئەوە خوێندن بەو ساڵا ژمار ناکرێ، بەڵام ئەوە 17 ڕۆژ 18 ڕۆژ ڕۆیش تێپەڕیوە هێشتا خوێندگاکانی گەرمیان خوێندنی تیادا نەکراوە و بەشێک لە کەسوکاری خوێندکاران داوایان کردووە و خوێندکاران داوایان کردووە کە لە مامۆستاکانیان، بەڵام ئەمڕۆ جوڵەی نێو قوتابخانەکان دوێنێ هەنێ جوڵەی خوێندکاران هەبوو کە ئەچوون بۆ قوتابخانەکانیان، بەڵام ئەمڕۆ هیچ جوڵەیەکی خوێندکاران پۆشینی جل و بەرگی مەکتەب نەبوو، قوتابخانە نەبوو لەلایەن خوێندکارانەوە بۆ چۆکردنی. ئەمەش ڕەنگە پەیوەندی بەوە هەبێت کە دوێنێ بەشێکی زۆر لە مامۆستایان لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلار خۆپیشاندانیان کردووە و داواکاریەکانیان خستوەتە ڕوو. هەنێ محاولە کراوە بۆی مامۆستایان قەناعەت پێ بکرێت بە پێگوێرەی سەرچاوەکان لەلایەن فەرمانگەکانی سنووری گەرمیانەوە، بەڵام پێچێ هەوڵەکان سەرکەوتوو نەبووە. تا ئێستا ئەو ژمارە مامۆستای کە لە پشتمانەوەیە بەردەوامن لە سەرپای کۆتکردن و بە گوێرەی بڕیارەکانی مامۆستایانیش ڕۆژانە بەردەوامن. ئەم بەردەوامیدانیان بە مانگرتنەکەیان لە بەردەم پەروەردە هەیە و لە ڕاگەیاندراوەکانیشتا تاکید لەوە ئەکەنەوە پێویستە خۆپیشاندانی مامۆستایان بێت توندوتیژی و بەهێشەوەیکی ئەمانە بەڕێوە بچێت. ئێستش مامۆستایەک لە خۆپیشاندانەکان مامۆستایەک لە گەڵمانایە پێم خۆشە کە ڕای وەرگرم لەسەر بەردەوامی و یەکێکە لەسەر بەرشتیاری خۆپیشاندانەکان مامۆستا بەردەوامن لەسەر خۆپیشاندانەکان ئێوە. ئێمە وەکو مامۆستایانی گەرمیان و هەروەها مامۆستایانی شاری ڕزگاری و باونور و دەوروپشتی ئەم سنوورە بۆ دوم ڕۆژە لە بەردەم بەربڕایەتی پەروەردەی کەلار کە هاتوون لێرە خۆپیشاندانەکەین بە شێوەیەکی هێمنانە و ئاسانترین و سادەترین شت کە ئێمە داوامان بێت بە دەستێنانی موچەکانمان وەکو کۆمەڵانی خەڵکی کوردستان. داواکارین کەوا حکوومەتی هەرێم بیرێک لە خەڵکی ئەم وڵاتە بکاتەوە، بیرێک لە مامۆستا بکاتەوە، بیرێک لە ژیانی مامۆستا و لە قوتابیانیش بکاتەوە. ڕاستەکە ئەمڕۆ مامۆستا بە هیچ شێوەیەک ڕاتبەکانیان وەرنەگرێت بۆ ماوەی 3 مانگە، بەڵام ئەگەر حکوومەت ڕۆژی ڕۆژان بیر لە ئەوە بکاتەوە کە موچەی مامۆستایان دابین بکات، شتێکی زۆر زۆر گرنگە. دەست خۆش بێن. لە ڕاستیدا لە ئەم هەفتەیەدا قەبارەی بەشداریکردنی مامۆستایان و ژماری بەشداریکردنی مامۆستایان لە هەفتەی پێشووتر زۆرترە. ئەمە ژمارەیەکی زۆرن لە مامۆستایان کە بەشداری خۆپیشاندانەکانیان کردووە. هەفتەی پێشووتر بەشێکی کەم لە مامۆستایان بەشداری خۆپیشاندانەکانیانە کرد، بەڵام ئەمڕۆ و دوێنێش قەرەباڵخی و ژمارەی مامۆستایان لە خۆپیشاندان و لە مانگرتنی بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلاردا بە شێوەیەکی بەرفراوانترە و بایکۆتی هەموو خوێندگاکانی سنوورەکە کرا و دەرگای خوێندن بەڕووی خوێندکارانی سنوورەکەدا داخراوە. سپاس بۆ پەیامنەرمە.